ئێمە چەند توانیمانە زیرەکی دەستکرد بە باشی بەکاربێنین ئایندەی بەکارهێنانی زیرەکی دەستکرد لە کوردستان بەرەو چۆ وەگات مەترسیمان لەسەر لە زیرەکی دەستکردیان نایسە هەندێک وڵات خەریکە یاسای بۆ داهێنن خەریکە جۆرێک لە با بڵین ڕێکاری بۆ دانێن لەبەرەوە لەسەر ئەو وەرەکشۆپە و بەڕێوەچوونی ئەم ڕۆژشۆپە دکتۆر نورەدین ناسح پسپۆڕی زانستی کۆمپیوتەر لە زانکۆی سلێمانی لەلامان میوانە بۆی وەڵامی پرسیارەکانمان و زۆر بەخێر سەر چاو بەخێر بێ سەر چاوەمان فەرموو بەخێر بێ بەخێر بێ دکتۆر جان بەخێراتی باسمانەوە کردم باسی فیلمێکمان کرد لانەوتی زیرەکی دەستگیری بوو اینجا خۆی سە هەموو دنیا زیرەکی دەستکرد بەکارهێنێ بەڵام دوای باسی گشتمان بۆ کە ئێمە لەکوێی زیرەکی دەستکردای و ئەم وەرکشۆپە بۆچی زیرەکی دەستکرد لە بەڕێوەبردنی کارەکان یان لە بواری بەرەمهێنان بۆ ئەم دروشمەتان هەڵبژات بۆ ئەم وەرکشۆپە دکتۆر ئەگە سەیری جاران بکەین خەڵک لە سەرەتاوە هەزاران ساڵ پێش ئێستا چۆن لە شوێنێکەوە ڕۆژ بۆ شوێنێکی تر بە پێ ئەڕۆشت لە سەردەمی ڕاوچێتی مرۆڤایەتیە ملیۆنەها ساڵ پێش ئێستا دوای ئەوە توانی دۆمەستیکی هەندێ ئاژەڵ کا بە ئاژەڵ ئەڕۆشت وەکو هۆی گواستنەوە بەکارهێن ئێستا کەسێک بێوە بۆ ئەمریکا بە پێ ئەڕواایە بە ئاژەڵ ڕوا هیچیان ناڕ بە تیارێژ ئەڕوا 20 ساعتی پێڕاست زیرەکی دەستکرد بۆ ئێمە ئەو قۆناغەیە یعنی ئەمەی کە ئێستا ئەم چەند ساڵە بەر بۆوە ئەڕۆین وتایە ئەژین یعنی لە بری ئەوەی بە پێ بڕۆین و بە وڵاغ بڕۆین وات لێ ئەکا بە تیارە بڕۆی لەبەرەوە بۆ ئیشە ڕۆتینێتەکانی خۆت ئیشی ڕۆژانت هەر کەسێ چی ئیشێکەکە مامۆسایە ئەندازیارە پزیشکە لە بازاڕە ئیشەکە ئەکرێت سوود لە زیرەکی دەستکرد وەرگێ یعنی وەکو خزمەکارێک لە بەردەستیاوێ ئێستا ئەوە بۆ جەنابتان باسی خەڵکی تر نەکەین بەرنامە پێشکەشەکەن پێرسۆنەڵ ئەسیستانتان هەبێ شتەکانتان بۆ ئامادە حتمما لە کورسات خەڵکە یارمەتیدانەدا بەڵام ئەگەر لەوە زیاتریش بەهی خۆتان ڕاتان چێوێ بە فری و بە پرۆفیشناڵی بیخاتە بەردەست هەرچەنە ئێمە ئێستا زۆر جار من کۆمەڵێ چالاکی ترم کرد لەبەر ئەوەی مەجالی تیانەما ئەم زیرەکی دەستکردە هێشتا زۆرینەی خەڵکی وە ئەزاری وەکوێ مۆدیلێکی تابلێتی تازەیەت مۆدیلێکی مۆبایلەیەت ئاوات ناکاکە تەواوەتی ژیانە گۆڕێ یعنی لە گاجوو تۆ مرۆڤ چۆن بووە زۆر نا چەند با بڵێن با من زۆر بڵێن 20 ساڵی تر سەیری ئەم سەردەمەی خۆمانەگەن وەکو گاجووت لێمان تێناگەن ئێمە لەوان تێناگەین ئەگەر ئەبدەیت نەبین و لەگەڵ یاڕووی لەبەرەوەی ئێستا لە قۆناغی یەکایە ئێمە دوو قۆناغی گرنگی ترمان بەڕێوەیە بەڵێ فەرموو پرسیار کاتە دکتۆر چۆن زیرەکی دەستکرد ئەتوانێت یارمەتی دەرمان بێ لە بەڕێوەبردنی کاروبارەکانی ڕۆژانەمانە تۆ باس لێوە کردوتە هەموو کەسێک ئەتوانێت سود لە زیرەکی دەستکرد ببینێ بۆ کارەکەی بۆ نمونە ئێمە کە پێشکەشکارین لێرە چۆن زیرەکی دەستکرد یارمەتی مایەت کە من سەرکەوتوتر بم لە کارەکەمە یەکەم مێنتاڵەتی مرۆڤە خۆی وە ماستەر بزانێ خۆی وە خاوەن بڕیار بزانێ خۆی ئەسڵ بێ زیرەکی دەستکردەکە کەرەسە بێ و توڵ بێ و خزمەتکار بێ لە بەردەستیان ئەگی ناخۆت بدەیتە دەستی ئەو هیچ ناکەی ئەسڵەن بە تایبەتی لەم قۆناغا تووشی هەڵەتەکە لەبەرەوەی یەشتانەوتمان لە سێ قۆناغەکە لە قۆناغی یەکەمایەت ئەگەر حەستان کرد بە کورتی ئاماژەیەکی پێەکەم ئەمما بۆ پرسیارەکەی جەنابێت دوای ئەم سێ قۆناغە لەبەرەوەی بەلامەوە گرنگە فکرەیەکمان هەبێ لە سەری دوایەوە ئێمە سەری قۆناغی ئێستا پێوترێ نارۆ ئەی واتە تەنها لە یەک بوارە لە یەک دۆمێنە بەقی باشترین مرۆڤ خەریکە ئەو ئیشاکە بۆ نمونە ئەو ئەیە تەنها کە ئیشی تەرجەمەئەکە لە هەموو مرۆڤێ باشتر ئەیکە بۆ هەموو زمانەکانەکە بۆ هەموو ئەکسێنتەکانێکە کورمانجی سۆرانی چاینی یەچی مرۆڤ دەکەێتوانێەوە لەگەڵ ئەوەی شاکەم و کوڕی هەیە بەڵام تا 3 ساڵتر 4 ساڵتر ئەچینە قۆناغی دووهەمەوە ئەویش ئەیجی ئایەوە تا
جنرال AI یعنی چی لە هەموو بوارێکە بەقی باشترین مرۆڤ ئەتوانێت ئیشکە یعنی چی یعنی باشترین ئەندازیارە بێ باشترین پزیشکە بێ باشترین فیتەرە بێ باشترین هەمووی باشترینە بێ ئەمە هێشتا قۆناغی دووە کە 3 ساڵ بە پێشبینیەکان باسی 3 ساڵەکەنە تا ئیلان ماسکیش لە ئاخر چاوپێکەوتنیەکە 11 ڕۆژ پێش ئێستا بوو لەگەڵ چەناڵی ئیکۆنۆمیستە زۆر لەسەرەوە دوو پاتی ئەکردەوە دیراساتی تری زۆر هەیە بەڵام پێم خۆش بوو ئیلان ماسکیش خۆ ئەزانی چی فیگەرێکە ئەویش یانی زۆر جەختی لەسەرەوە کرد ئەمە قۆناغی کە 3 ساڵمانمە بۆ 10 ساڵی کە ئەگەینە سوپەر AI چییە؟ لە تێکڕای مرۆڤایەتی زیرەکترە باسی زیرەکیەکەین باسی ئاگایی ناکەین ئاگایی شتێکە زیرەکی شتێکە لە هەمووی زیرەکترە جا تۆ فەرموو خزمەتکارێکت هەبێ هەرچی داتای مرۆڤایەتی هەیە بە هەموو زمانەکان لە ئەوڵ مرۆڤەوە ئەگەر باسێکە نیاندرتاڵە چییە ڕسمێکی کردێ لەسەر ئەشکەوتەکە ئەوە خۆی داتایە هەتاکو کەسێک ئێستا پۆستێکەکە و لایکێکەکە و ڤیوەک ئەکا بۆ ئەو داتایە هەمووی لە بەردەستایەتی ئەمجا توانای پرۆسێسکردنیەکی هەیە یەکجار عجایبە ئێمە چۆن ئەو کەسە بەتوانە من پێڵێم ئەو دێوەزمە جاران شتێکە بۆ مصباحی علادین باسی فیلمت کرد بێک و بێک ئەمرێک بینی دێ بەڕاستی وایە گە پێی بزانین و لێی بزانین زۆر بەکارێن لە بەرنامە کاک سەباحمان نەبوو دێوەکەی علادین بەزاو هیچ شتێکی جێبەجێ ناکرد ئەم ئەو چاوەڕوانی فەرمانی تۆیە بەس چۆن جێبەجێیەکەیت و بێمە سەر پرسیارەکەی جەنابەت ڕێگەی زۆری هەیە ئەوەی من ئاسانە و لەم وەرکشۆپانە وەکو زنجیرەیە حەزەکەم خەڵک بەکاری بێنێم بۆ نمونە ئۆپاڵ کە یەکێکە لە پرۆداکتەکانی جیمنایشین گوگڵە فریشە بە فریشەیە تەبعاً بە پەیدەکەی زیاترە ئیمکانیاتی زیاترە ئێستا زۆر کەس جێمنی بەکارێنێ بەس جیمنی یانی وەکو چۆن جاران گوگڵ هەبوو سێرسە کرد بۆ شت ژیمنیش لە چاو ئۆپڵ تقریبان وایە ئۆپڵ هەردووهین گوگڵە هەردووکانی گوگڵ بەڵێ یعنی چی یعنی تۆ سێرشتە کرد ئەوت ئەوە نا هەمەلیۆن سایت هەیە باسی ئەم شتەی تۆکە پێشتر لە گوگڵە ئێستا نەپرسیارێکی لەکەی جوابی پرسیارەکەی تۆ داتۆ پێویست ناکە و سەرچاوەکانتیش پێ ئەی ئۆپاڵ نا ئۆپاڵ تۆ خۆت دیزاینەکەی بۆ چی شتێ ئەتەوە یعنی چی یعنی هەر بە کورتی جەنابەت لانەخان لانەخان تۆ ئەڵێی من پێشکەشکاری بەرنامەی ڕۆژێکی نوێم لە کورساتە هاوکارم بە هەر بە کوردی بە بشێوەین هاوکارم بە ئەوەی مەسەلەن بە پرۆفیشناڵی کێ مۆدێلی تۆیە بۆ نمونە لە پێشکەشکردنی بەرامە لە عالەما زۆر مهمە کێ هەیە نایەک من نازانم ئۆپرا وەکو ئۆپرام لێ بکە ئەو ئیشە بکەم هاوکارم بە بەس ئەزێتە خۆی ئینتەرێکەکەی قورسە ئەو جون لەی جانەوزی ئیتر ئەو خۆی کۆ دەکەت بۆ دروستەکە ئەپەکەت بۆ دروستەکە هەموو داتای دنیاشی لەبەردەستایە ئۆپرایش بە تایبەتی هەموو شتێکی لەبەردەستایە دوای ئەوە تۆڵی من ئەم بەرنامەیە ئەمڕۆ باسی زیرەکی دەستکرد دەکەم چی لێ ئەەکەی وەکو ئۆپرا لەگەڵ تا قسەکە یعنی وەکو تۆ ئۆپرا لە خزمەت تایە و ڕاوێژکارتە مثلا ئەمە یەکێکە لە ڕێگاکانی ئەم ڕێگایە مثلا باسی ئیشت کرد بۆ جەنابەت ئەمە لەبەردەستا بێ بە شێوەیەکی فری جەمپێکەکە لیپێکە بە ئیشەکەت ئەمەیانە بابەتێ ڕەنگە ڕوونی کاتۆ ئێمە هەر پێی پێ نەبێ وانیان هەر دەرکی پێ نەکە ئەمە جیاوازی هەیە لەگەڵ چات جی پی تی دکتۆر خۆی منافەسەیانە ئەم شەریکاتانە چات جی پی تی هین ئۆپن ئەی ئای هین ئیلان ماسک بوو ینی شێرێکی زۆری هی ئەو بوو چاینا و ئەمریکای سەخۆتان نەزانن زۆرترین سراعیان لەسەر ئەوەیە کێ بێتە ماستەری ئەی و کێ کۆنتترۆلی ئەیەکە بکات و چۆنی ئاسایی بۆ داڕێژنەوە ئەو بابەتەش منافەسیانەیە لەبەرەوە لە هەندێک جار ئەم پێشەکە هەندێکی ئەو پێشەکە هەندێکی منافەسەکە جیاوازیان هەیە هەندێک ینی سەم بۆ نمونە من وێنە دروستکەم ڕسم لەی کاتە چات جی پی تی باشە وێنەی جوان دروست ئاگا بۆت بە دڵی خۆت بەس جیمنای کوردیەکەی زۆر باشە زۆر بەقووەتە کلااود کە سیستمێکی ترە ئەگە حتمما بیستوتانە ئەو لە زۆر شتا زۆر بەتوانایە لامانم هەمووی بەتواناترە بەڵام ڕسمت بۆ ناکە ڤیددیۆت بۆ ناکە نازانم سلایدت بۆ ناکە چیت بۆ ناکە بەو شێوەیە شەڕێوەیە کێ باشترین زانیاری بات کێ خزمەت کرد جا بە تایبەتی من ئێستا ئەم ئۆپاڵە
بۆ هەموو شتێک یعنی وەکو ئۆپرا باسمان کرد ئەی کەسێ حەسی لە ئیشی فەلسەفەیە و تەلەبەی بەشی فەلسەفەیە و مامۆسایە و یان حەزی لە فەلسەفەیە نیتشایەک لە بەردەسا بێ ڕاوەشکارێ بێ کاکەیسە لەم کورساتین کورساتی شەزانینی کێیە حەزکەی تۆ بەڕێز مام جەلال ڕاوێژکارت بێ وا دیزایانی ئۆپاڵەکە بکە تۆ ڕووداوە کاتێتە بەردەمی کوردستان تورکیاوە ئێرانوە ئەمریکا شەڕەکە ئیسرائیل نازام چییە لەوێ تۆ ئەتوانی دیزایانی بکەی ڕێی مام جەلال چییە بۆ چوونی ئەو چی ئەبێ لەم مەوزوعە یعنی بۆ هەموو شتێک ئەمە یەکێکە لە ڕێگاکان شارەزایی دەدات کاتە ئای ڕێگا دوور و درێژەکانە بۆ کورتەکاتەوە و بەسەر ئەوەیە کە 20 سەعاتی تیارە بڕۆی بۆ ئەمریکا چۆنە من ئەو نمونەیە کە زۆر جوانە ڕاستە ڕەنگەوە بە پێ ئەوانە بڕۆی هەر نەگەی دکتۆر کۆمەڵک پرسیاری زۆر فەلسەفی و ڕوژێ لە بابەتی زیرەکی دەستکردنی سە کۆمەڵە شتێ باوەڕ کە نازانم لەکوێوە دەست پێ بکەم دوێنێ پێرێ دانیمارک بڕیاریدا بەهۆی زیرەکی دەستکردەوە تاقیکردنەوەی نووسین و کۆمپیوتەری هەر نەهێڵە چونکە ئەڵێ ئەوەندە غەش پیا بووە تاو خوێنکار بە ئایپادەکە یان بە لاپتۆپەکەی وەڵامەدات و تەبەن لەوێ سیستەمیان زۆر جار تەکنۆلۆژیا تێکەڵکێشە لەگەڵ سیستەمە ئەڵێ تر تاقیکردنەوەی شەفەیە ئەوەی کە جاران لای خۆمان ڕوبەڕوو بەکارێن ئەڵێ مەیتر لەمە لە ئەوە بەکارێن سیستەمی پەروەردەی کوردستانیش پێما بە هە لە دانیمارکەوە وەرگیراوە ئەگەر ئاوا بڕواستن ساڵێکی تریش ئێمەش ڕەنگە بچینە ڕیزی ئەوانەوە ئەم هەموو کەوتت بۆ بواری سوود بەکاری بێنی ڕاوێژ کارێکی زۆر باشە وانە ئەم ئەپانی کە باسمان کرد ئەم زیرێکی دەستکردە بەڵام شتێک ناخاتە ژێر پرسیارەوە دەمەولا بەداخەوە کام قسەیەکەم بڵێم ڕوانامەمان بۆ چییە؟ طبعا كاك پشتیوان عفو كاك ئاری برا بچوو من دوێنێ تەلەفۆنتان کردی ئەوارەکەی بوو بەس توتم بۆ خۆم پرسیارە نەکەن باش وتیاخوان نیکەن ئارە وەڵڵا پەیوەندی بە خوێندنەوە بێ کەچی یەکەم پرسیاری جەنابەت ئەوە بوو لەبەرەوەی من 15 ساڵە تقریبەن 10 ساڵە بەس پرسیارێکی یعنی دڵنیام وەڵامی زۆر خەڵک ئێستا ئەوێ 10 ساڵە بۆ چوونم خۆ مامۆسای زانکۆم بۆ چوونم لەسەر سیستمی خوێندن لەوە ڕەوزەوە هەتاک و زانکۆ ماستەر و دکتۆرە ئەوەیە سیستمێکی ئۆبسلیتە ئەکسپایرە لە دنیا باسی کوردستان ناکەم باش قسەی منیش نییە من ئەو ڕێیم بۆ دروست بوو بەڵام دوایی سێرەکەم لە کۆرۆنا سەرۆکی زانکۆی هارفارد پشتە سووری کردم سێرەکەم ئەویش ئەڵێ ماوەیەتر زانکۆگان ئەکسپایرە بن لەبەرەوەی ئەم سیستمی خوێندنە بۆ سەردەمی زیرەکی دەستکردنی نانە بۆ سەردەمی کشت و کاڵی کە 8,000 ساڵ مرۆڤایەتی دواتر لە سەردەمی پیشەسازیە لە سەدەی 15 و 16 و 17 کە ئێمە گەهاتینە ئەو سەردەمە گونجاو بوو کەسێک فێرەکەی ڕاهێنانێکی فێری هەندێک شتێکەی دوایەوە تەخەڕوجەکە ئەڕوا هەتا ئەمرێ لەو مەعمەلە لەو مەصنعا لەو شوێنە ئەو ئیشاگا بسکاکە من ئێستا لە کۆمپیوتەر ساینسە دەرسەڵێمەوە ئەوەی ئێستا ئێڵێمەوە ئەگەر تەلەبەی چواریش بێ کە تەخەڕوجەکە بەعمل نایە ئەمێنێ تۆ ئەڵێن قەناعەت بخۆمە ئەڵێن پرینسیپەکان مێشکی ئەەکەین ئەی کاکە چی بکەین ئەوە ئەمە جارێ لەسەر سیستمی خوێندن نەڵێن ئەمە ئیتر مەجاریتیانە ئەبێ گۆڕانکاری یعنی شتیتر بێتە ئاراوە یعنی بۆ نمونە ساڵی 2000 لە ئەوروپا سیستمی ئەوەی ئێستا خۆشمان 5 ساڵە جێبەجێکەین بە شێوەیەک بۆڵۆنیای پێڵێن بۆڵۆنیا لەگەڵ سیستمی پێشوە زۆری جیاوازە ئەوە تیچەر سنتەر لێرنینگە ئەمیتریان نا ستودیان سنتەر لێرنینگ خوێندکار سنتەرە پێویستەکە ئەسڵان بەس لەبەرەوە ئەم شتانە لە ڕووی فکریەوە تۆزە خێرا ئەڕوا ئاساییە بەڵام لە ڕووی جێبەجێکردنەوە و ڕنگدانەوە لە ژیانە لە بازاڕە وەختی پێچی ئەتێ بڵێ خوێندکار کە ئەڵێن سنتەرە زانکۆ پەیمانگاکان ناوەندە ئاکادیمیەکان کەسەکە فێرەکە کە چۆن فێر ببێت وڵای خۆی ئامان خۆ ئایش بە قورئان ئەگەر هەندێک بابەتی هەندێک کۆنتێنت هێنەیەتێ بەخوا ئەو شتت نایەتێ کە تۆ ئەچێ وانە بەلایە ئەڕوا کاک ئاری بەدەسەڵاتی من بێ هەموو ئیمتیحانەکان ئۆپن ئێڤریثینگ بێ یعنی وای شەکەم ئەوەی کە توانامەیە لە لابە لەگەڵ تەلەبەکانە هەندێکیان دەفتەرکەنەوە چات جی پی تی و
دنیای بیکەنەوە کاکە دوایەوە تەخەڕوجەکە هەمووی لێ بەردەستیانە دەبن مە هاوکاری بم لەوە با فێری کەم باشتر بتوانانی ئەوانە بەکاربێنیە بۆچی فێری کەم ئەوەی وەڵا شتێ لە بەرکە ئەخ سیستمەکە لە زۆر لە بەرکە یان وەکو شێوەی مامۆسات تێگەیشتە دوای ئەوە لەسەر وەرەقەکە بۆی بنووسێ دوای تەخەڕوجی کرد لە بیریکە هێکا کارچی خوێنی دوایەوە لە بیرەکەی من خەڕێجی هەندەسەم لە ئەسڵات بەغام تەواو کرد 92 زانکۆی بەغا لە جادرێ تا ئێستا ئیشم بەوە نەبووە چەند ساڵە 93 ساڵ ئەو شتانی خوێندومە زۆر ئیشی ئەندازیاریشم زۆر کردووە لە ساڵی 2000 هاتمە بواری کۆمپیوتەرەوە ئیشم بەو شتانە نەبووە خوێندووە باشە دوکتۆر لە باقسە لەسەر بازاڕی کار بکەین بۆ نمونە ئەگەر شوێنێک ئای بەکار نەهێنێ باشە لەگەڵ شوێنێکی ترا بەبێ بیرکردنەوە و بەبێ لێپرسینەوە یەکسەر هەموو شتەکانی بخاتە ناو ئایەوە کامیان لە بازاڕی کارە دواکەون ئەی لەگەڵی بیان لەگەڵی نەبیت لە بازاڕی کارە بەبێ بیرکردنەوە بەبێ لێزانین هەموو داتا ئەو بابەتانی کە لە مێشکتایە بێخێتە ناو ئایە و پرس بۆ بکەیت و بۆ بڕۆی بەڕێگایە یاخود هەر بەکارینێنی کامیان لە ناو بازاڕی کارە ئەم دواناکەونە دواوە کە بڵێ بەکارینێنی زیرەکی دەستکرد ئەمە بۆ چوونە ڕەئی من وایە ئەو کەسە یعنی ئەچێ لە ئەشکەوتێک ئەژێ و دوورەکەێت و من ڕێزمەیە بەلەوە چێ ژیانی زۆر خۆش بێ بەڵام دیک نە کاریگەری هەیە نە بەرهەمی هەیە نە دەوری هەیە یانە چێ لە لادەیەکی دوورە دەست ئەژێ تۆ لەگەڵ بەکارهێنانەی ئەسڵەن باسی بازاڕی کارەکەی مەجای تیانە ئەوەی کە بەکاری نایەنێ وا دوا ئەکەیۆ ناتوانێت کاکە ساڵی 2000 چەند کۆمپانیا هەبوو ئیشی گەیاندنی ئەکرد ئەڕۆی مانسترەمانە کرد و تەلەفۆنمانە کرد بۆ چیان لێ هاتەوانە ئێستا تۆ بە وەتساپەکەت لەگەڵ هەموو دنیا قسەکەی نەماوە ئەوەی ئەبدەیت ئەبێ ئەتوانێ بژێ جارێکیان لە زانکۆ بەڕێوەبەری مایکرۆسۆفت هات وەرکشۆپێکی بۆ کردین باش پرسیاری ئەوەبان لێ کردوتمان لەگەڵ گوگڵا بۆ ئێوە ئاواتان لێ هاتە وتی من سەبەبەکەی ئەگەڕێنمەوە بۆ یەکشت زۆر گرنگە پێم خۆشە ئێستش ئەو باسە لێرە دروست بوو بۆی بگەیەتە خەڵکی حکمەتی زۆر تایە وتی ئێمە سیستمەکەمان هایرکیە یعنی چی یعنی گەنجێک پێشنیارێ پرۆژەیەکیەیە ئەڵێتە مدیرەکەی ئەڵێتە سەرخۆی ئەوی ترە لەوە چێت 4-5 دەستەکە تاگێتە بڕیار دەست وەکو خۆشی نەگا ڕەحمەتی لێبێ طبعا ئەگەر ئەم کوڕە زۆر زیرەک بێ بتوانێت فکرەکەی بگەێنێ لە ساسە ناتوانێت بگەێنێ من ئەوەی لە دڵما هەیە ناتوانم لە ساسەت بە تۆی بڵێ ئەی باشە تۆ چەندێک لە من تێگەی دەگدا ئەی بۆ سەر و خۆت بیگەێنی لآخرا ئەبێتە شتێکی تر وتی گوگڵ هایرکی نییە فلاتە یەکسەر گەنجەکە لەگەڵ بڕیار بەدەسە یعنی بۆ نمونە ئێمە گەنجێکمانەیە ڕەوەند خەڵکی ئەم شارەیە ڕەوەند ناسح هەر بەو عەقڵیەتە ڕۆشت ئێستا بەڕێوەبەری یوتیوبە لە سویسرا چەند ساڵە کە جێی شانازیە کە هاتۆ من بینیم لەگەڵ قسەم کرد یعنی باسی ئینڤایرۆمنتی ئیشەکە ئەکا چۆنە حقات و ئەم جارە وڵی جەنابتان میوانداری بکەن گەنجێکی بەتوانە و زیرەکە تەلەبەیەک بوو ڕەوەندیان سڵاومان بۆ تێ دڵنیامم لەواتێم دیمانێ ببینێ دواتر لێستەوە کاتمان بۆدانێ دکتۆر شتێکی هەیە باسی ئایندەی کار ئەخاتە ژێر مەترسیەوە زۆر جاڵن هەلی کار بەهۆی زیرەکی دەستکردەوە بۆی دروستبوونی ڕۆبۆتەکانە خۆ ڕۆبۆتیش زیرەکی دەستکردەوە نییە ینی زۆر باسیەوە کرێت هەلی کار بۆ مرۆڤ وردە وردە بەرەو تەسک بوونەوەچێ و بەرەو ئەوواچێک کە ژیان بینە دەست ڕۆبۆتەکان کاکاری حەقاسم ئێستا ماچێک بکەم لەسەر و پرسیارە لەبەرەوە بەڕاستی چەند ڕەهەندێک یەکەم نەکوە هەر نایهێڵێ ئیش زۆری نایڵێ باسی 10 ساڵی تر بکەیتەوەوانە ئەوە خۆشبەختانە ئیلان ماسکی شوتی تر پێویست ناگا قەڵگیشکا ئەی ئەو خەڵکە چی بکەن یوبی چی یونیڤەرساڵ بەنک ئەکاونت هەرێکی معاشێک وەکو سۆشیاڵیان هەیە و تۆ ئیتر پێویستت نابێ بەوەی ئیشکەی ڕاست دەی کاک ئێستا ئەمجا من پرۆژەی گەشەی ئاگاییم دوای ئەوە تێگەیشتم لەم شتانە دەست پێ کرد چەند مانگێکە لە هەموو سۆشیال میدیاەکانە هەر بە ناوی گەشەی ئاگاییەوە لەو پرسیارەوە باشە من ئەگە ئیش نەکەم چی ئەەکەم زۆر کەس خۆی پێناسە ئەکا بە ئیشەکەی ئایدنتیەکە ئیشەکەی من مامۆستام ئەی باشەوە مامۆستانی متەقاعد بوو
ئەو وەختە مرۆڤ بۆ خۆی بگەڕێتەوە ئەی باشە ئەگەر ئیشی نەبوو چی ئەکات ئێستا نازام هەرەمی ماسلۆ ئاگاتان لێ بێ لەبەرەوە خەڵکەکە زۆر تا ئێستا مرۆڤایەتی وا هاتووە زۆر ڕابکا بە دوای نانا بژێوی ژیانە شەو ڕۆژ مەجالی نییە ئەسڵەن هەندێک پرسیار هەیە ئەرێ من خەریک چیم ئەم دنیاە چییە بۆچی هاتووم ئیشم چییە مەجالیەوەی نییە لەبەرەوە بە ئەسڵەن ڕاکە لە بەیانی وت هەیەوارە ئەو کاتە دەرفەتی زۆر باشتر ئەبێ بۆ ئەوەی کە ئینسان بۆ خۆی ئەمجا لە ڕۆبۆتی دەرچێ لە کۆپی بوون دەرچێ ئێستا زۆربەی مرۆڤەکان کۆپین یانی خۆیان نین یان لەبەرەوە من دروشمم لە پرۆژەی گەشەی ئاگاییە ئەوەیە کە خۆت بووی خۆت بگەڕێیتەوە بۆ خۆت زۆری سپادەم لە واین کرد لەی کارتۆڵی کرد یعنی دوای ئەوەی کە باشە ئای و زیرەکی دەست کرد ئەتوانی هەموو ئیشەکان بکە لە ملیۆن یعنی زیرەکیەکەی ئەگەیتەوە ملیۆن قات لە ملیۆن نەکوا 1 ملیۆن ملیۆنەها بەشەر باشتر بیکە ڕۆبۆتیشی بۆ دروست دەکەن یعنی تۆ ئێستا هەر ئەوە نیست ئێستا زیاتر لە دیجیتاڵە من و تۆچینە سەر بەس ڕۆبۆتەکە ئەوشەکەت بووە کە ئێستا چەند ماڵی سلێمانی گسکەکە ڕۆبۆت وردە ئەوەش دروستە چێشت بۆ ئەکا ئەو دروستەوە نازانم سیارەی ئەوە سێلف درایڤینگ کار لە زۆر هەیە دکتۆر ئای یارمەتی دەرە بۆ مرۆڤایەتی یاخود هەڕەشەیە بۆ سەر مرۆڤایەتی کامیانەمە ئەوە بە مرۆڤەکە کەوتووە ئای کەرەسەیە ئای تووڵە ئای چەقۆیە تۆ چەقۆ تەماتەی بێجنی چێشتی بێگە یەکێتر قەتڵی بێگە ڕێکوایە ئای ئێستا خەڵکانێک هێل باسی مەسەن قۆپیە و نازام تەلە بە ئەوت کرد نمونەی من بەوەیەنمەوە لە وڵاتانە ئەیبینین لە فیلیمەکانە لە چیە خەڵک لەسەر زباڵاژێ هەندێک خەڵکی تریشەیە سفرەیەکی جوان ئەڕازێنێت و ئەچێ نانەخوا ئایش ئەوانەی کە خۆیان داواتە ئای وەکو ئەوەی لەسەر زباڵەکەیەژێ یعنی لە ساسەت خۆی داواتە دەسی یعنی چی کەرەسە بێ توڵ بێ واتە تۆ ئاغای تۆ کوێخای تۆ فەرمانبەری تۆ لەبەرەوە من قەت لەگەڵ ئەوان نیم لە سەد تۆ شتەکان دەیتە ئای لە سەتانەوەتیش ئەکرێ ئاراستەکەی نەک ئەو تۆ ئاراستە بڕیاری کۆتایی لای باش کاتە دکتۆر بەڕای بەڕێزت ئەگەر زیرەکی دەستکرد بە شێوەیەکی دروست بەکاربهێنین کام کاری مرۆڤەیە کە بۆ مرۆڤ بمێنێتەوە و ئای جێگەی نەگرێتەوە ئەو ئیشانەی کە پەیوەندی بە خودی مرۆڤەوە هەیە ناخی مرۆڤەوە هەیە خۆشەویستی ترس خەفەت لەبەرەوەی ئای خۆی چییە ئای خۆی بوونی نییە یعنی زیرەکی دەستگیر بوونی نییە تەنها سێشتە داتایە و ئەلگۆریتمە و هاردوێرە من و تۆ قسەی لەگەڵا ئەکەین وازانی پیاوە ماقوڵێکە یان شەرمی لەیەکە یان دێپرسیاری دەبکە بەڵام هیچ نییە لەو سەرەوە هەر ئەو سیانەیە ئەمە بۆ کەمکردنی ناڵێم ئەمە بۆ ناساندنی ئەڵێم لەبەرەوە تۆ کام ئیشانە ئەمێنێتۆ ئەوانەی یان نەکوات هەر تەنها ئیشیش یعنی مرۆڤ خۆی بگەڕێتەوە بۆ ناخی خۆی بگەڕێتەوە بۆ خۆی بناسێ یعنی ئێمە زۆرمان هەیە لە دوای بینیم لە غەربیەکان یان کارتۆڵی ئەڵمانیە و واینندایریش ئەمریکیە و ئاشە لای ئێمە کێ لای ئێمە سێرەکەین یعنی لەم کللتوری ئەم منطقە مەولانامان هەیە یەکێ وەک جەلالدین ڕومی یەکێ وەک محیدینی بن عەرەبی ئەمجا سەیری هەندم کرد کە خۆمان ئەزانی حەزارێکی کۆنیان هەیە ئەوان زۆر دەوڵەمەندن لەو شتانەها ئەوانەی کە پەیوەندی بە هەستەکانەوەیە لەبەرەوەی ئای خۆی نەهەستی هەیە نەبوونی هەیە نەخۆشەویستیە لەگەڵ ئەوە کە بڵێ وەڵای نامێکی خۆشەویستیم بۆ بنووسە لە من بڵێ تووشی کێشەیەک بوومە یاک دڵدانەوێک ئەدا یعنی وەکو چی وەکو کەسێک 1000 ساڵ هزار کتێبی خوێندرێت تۆ لەسەر کەباب بەڵام تامی کەبابی نەکردن باشە دکتۆر ئەم زانیاریانەی کە من ئەیەم بە ئای تا چەند پارێزراون ڕەنگە زۆر کەسە بێ بڵێ من ئای و زیرەکی دەستکرد بەکار نایەنم چونکە سکوور نەبێ ڕەنگە زانیاریەکانم دزەی پێ بکرێت ئایا من چۆن بتوانم ئای بەکار بێنم یان چۆن دڵنیابم لەوەی کە هەر زانیاریەک بە ئای ببەخشم پارێزراو بێدەم زانیاریە دزەی پێ نەکرێت پنی کارتی مەعاشەکەت بە هیچ شێوەیە شێر مەکەن نەکوات لەگەڵی هەیە لەگەڵ براکەتیژە لەگەڵ نازان لەگەڵ خۆتا شەریکە لەگەڵ کەسێک شاوازانی خۆتە ڕنگدانەوەی خۆتە تەواوکەری خۆتە خێزانەکەتە هاوسەرەکەتە شەریکە غەیری ئەوە
پاسوردێکت هەیە یعنی ئێستا نابێ لە هیچ کەسێ نەکوا لەگەڵ ئایا شێریکی نابێ ئەسڵ لەسەر تابلێت و کۆمپیوتەرەکەتیش بینوسی لەبەرەوەی هاکە کرێ شتانە زۆر تەبی مەوزوع تەنها ئای نییە ئەو شتانەی کە هەستیارە زۆر کە تۆ پنی ئەو 4 ڕقەمەی کە معاشەکەی پێوەرەگری لە ATM-ەکە ئەوە بێ هەڵیگری لای خۆت ئەسڵەن لە وەرەقەیەک شابی نووسی بخیتە بە خەڵت ئەویش هەڵەیە باشە یەکێ لێرانە هەڵێ باشە پاسۆرد من خۆم ئێستا 200 ئەکاونتم هەیە هەر یەکی پاسۆردێکی هەیە هیچ چیشم لە هیچ شوێنەکانە نووسیە یەک دانم لەبەرە ماستەر پاسۆردی پێڵێن بەرنامەی تایبەتی هەیە یەکێک لەوانە کە من بەحسێکشم لەسەرە و کە تۆژینەوە بڵاویشم کردەوە پێوترێ لاست پاس سەلامەتە خۆیانیش نازانن پاسۆردەکەت چییە کاسبەکەیان لەسەر زۆریش باشەی سارێکی و پلتفۆرمێکی هەیە و 50 پاسوەردیەوە لە بیری شێژێتەوە هەنیان داخراوە دکتۆر ئەگەر بگەڕێنەوە بۆ 20 ساڵێک بەر لە ئێستا پێمە بیتر مۆبایل وردە هاتە ناو وانە 90 وڵانەوە نییە کە بەم 2000ەکان بوو مۆبایل وانە هاتووە نییە لە 2000 ساڵ بگەڕێنەوە هەرەوە ناکە یعنی سیر کە بازانێکی زۆر خێرا هەیە لە کووردا سەتەلایت لە چوزام لە وڵاتێکی ڕۆژاوای دروستە بێت بۆ بەیانی لە ئێمە هەیە ئایفۆن بەیانی دەرەچێت بۆ بەیانی لێرە سەری بۆ ئەگرین یعنی خەڵکێکەڵێ چێڵێ مەرحەلەکانی تێنەپەڕان کورد بەکاری هەیە ئێمە ئایفۆنی حەفە جارێ لە چوزارم لە 14 و 15 نەمانزانی ناواخنەکەی چیتیایە باسماندا چوین حەفەکەمان کردی سەراگرین ماوەی کرد بۆ 19 و 19 و چوزانم تا ئەڕوات ئەم بازدانە خێرای ئێمەی کورد لەگەڵیا باش هاتوین ئەکرێ بڵین لە بەکارهێنانی زیرەکی دەستکردا باشین لەکوێ ئەم ئەپدەیتین کە تۆ باس کرد هە لە سەرەتای قسەکان تاوت ئەگەر لەگەڵ یا ئەپدەیت نەبی مشکلەیە ئێمە لەکوێ ئەم ئەپدەیتین ئەپدەیتێکی ڕووکەشین یان بەڕاستی لە ناواخنا بەڕاستی بەکارمانێناوە باش بەکارمانێناوە نکتێکە بۆ باسکەم هەرەوەڵا بۆنە نکتێکی ڕاستەقینەیە ساڵی سەرەتای نەوەتەکان ویسامی هاوڕێم لە سعودیا گێڕای و بە چای خۆی بینیەتی ئەمجا باسی مواسەفاتە و پەیوەندی بە بابەتەکەەوە هەیە تی لە چێشتخانەیە دانیشتوم کابرایەک هات سیارەکەی وەستان دوای ئەوەنانی خوارد و ڕۆشتۆ سیارەی لە پێشیا وەستا بوو ئەم سیارەکەی پیکابێکی پێ بوو تازە مۆدێل تازە بۆی دەرچوو بوو سیارەکەتر لە پێشا بوو تۆ ڕووکەرام دیواسیکە با کامێرەکە بوو کامێرە لەکوێیە ژوورەکەدان هەمووی کامیرە سیارەکەی لێرە سیارەی لە پێشی باش ها سەیری کرد و بە دەوری ئاسووڕی خوا نەیزانی چی بکە لە کۆتاییە وتی پێشی پەتی بوو کراسەکەی هەڵکرد کردێ دەمی ڕۆشت پاڵی بنا سیارەکەی خێ بەدیاوە دی بینیم زانی مۆزاگە چیە وتی ڕۆشتم بۆ لای وتم یارمەتی بدامتی فەرموو وتی گێڕەکە بخەسەرەوە چێ دەدیاوە کابراوتی هەمی ئەمشی لێ وەڕا سیر بوو سیارە بەرەو دووە جا قوربان ئێمە مۆدیلی تازە ئەکرین کام مواسەفاتی بەکارمان هێنا لە تابلێتە لە ئایفۆنە لە کۆمپیوتەرە زۆربەی بەکارنین لەوەیشە خەتەرترە زانی چییە مواسەفاتی خۆمان مواسەفاتمان لە هەموو شتێ زۆرترە نایزانین خۆمان لەبەرەوە وەکو دروشمێ مەولانە ئەفەرمێ یعنی تۆ وازانی دڵۆپەیەکی لە دەریایەکە تۆ دەریایەکی لە دڵۆپەیەەکە ئەوەت هەمووی بۆ کۆ ئەکات و ئەمما ئێمە لەگەڵ ئەپدەیتەکانە باش نین بە شێوەی گشتی بەڕای من خراپین یعنی من مامۆسای زانکۆم لە هاوڕێکان وەسەیرەکەم خەڵتەمان جیاوازیە خەڵکی زۆر باشی تایە بەڵام ئێمە وتمان بە شێوەی گشتی زانکۆ کە نخبەیەکە هەندێک کەس یعنی بڵێ وڵای زیرەکی دەستکرد بەکارێنم وەکو توهمەیەکەی بینێ یعنی ئێستا یەشتانە لەو قۆناغاین وەکەنەوە من توانام نییە ئیشەکە بکەم لەبەرەوە پەنا ئەبەم زیرەکی دەستکرد ئیشەکەم بۆ ئەکە زۆر خۆی لێ پارێزە زۆر باوەڕکە تیپی ڕەش درراوە لە کامێرەی تەلەڤیزۆن و لاپتۆپ بۆوان ئەوەنە مەترسیدارە ئەوەنە لێ بترسین ماوەیەک زۆر مشتمڕی لەسەر بۆیان وت یعنی ئەو کامێرەی هاکەکرێ و ئەکرێتەوە ئەماگە کوژا بێتیشەوە تەسویر تەکا ورشتی وە جۆر لێ بێ کوژا بێت و چۆن ئەکرێنە شتیوانی بەڵام ئیش بکە بە تایبەتی تۆش هەر لینکێک کات بیکەیت و لەگەڵ کیابێ بۆی هەیە هاک بکرێ و کامێرەکە بکەنەوە هەیە بەڵام کوژا بێت باشە دکتۆر کە ئای زیرەکانەتر و باشتر کارەکان لە مرۆڤایەتی بکە لە داهاتووە ئێمە بین بەڕێوبەری AI لە دەستگایەکان AI بێ بە بەڕێوبەری ئێمە ئەمە دووەم پرسیار و حەزم ناکرد بکرێ
لەبەرەوە من یەک ڤیدیۆی نیو ساعتی باسی ئەم خاڵم کردە ئەسڵ ئەوەیە ئێمە کوێخاو ئاغا بین ئێمە ماستەر بووین ئەی لەبەرەوەی خۆمان دروستمان کردە خزمەکارمان بێت بەڵام کە هاتینە ژیانی واقعی و مرۆڤایەتیەوە تەماح دەورە بینێ یعنی تەماحیش تەنها پارە نییە پارە قۆ ناغێتی خەڵکانێک هەیە پارە بەلایەنەوە قاغەزە بە دوای کۆنترۆڵە ئاگەڕێن چۆن دەسەڵات و کۆنترۆڵی خەڵکی بکەن مستەلەحەکەیە زۆر زار پیانەوتێ ماتریکسەوانە ئەوان زۆر لەسەر ئەوە ئیشەکەن کەرەسەی دەستی خۆیان بێ و ئاغا بێ بەسەر ئێمەوە ئەو وەختە ئێمە خۆمان لە دەست ئەدەین بەڵامی تر خۆشبەختانە مرۆڤایەتی خەڵکی بە ئاگا و هۆشیاری باشی تیا هەیە سەرکەوتوو نابن لە کۆرۆنا هەر ئەو جەماعەتە هەوڵیاندا زۆر ئەوە بکەن وتیان ئەمە ئەو دەرفەتەیە هەمووان نەزانین کۆرۆنا چی لێکرا ڤایرۆسێکی ڕاست بوو نەخۆشی بوو بەڵام ئەو تەڵخیمکردنە و داخستنی وڵات و مەتار و نازانم ئەو هەموو کەرەنتینەکرا دوای ئەوە هەر ئێمە تووشی نابین چەنەهان دوای ئەو ساڵە بۆ ئەوانە نەماوە ئەوان یعنی ئەمە کلاوس شۆپ وتی فۆرس ڕێڤلیوشنە کاتی ئەوەیە کە ئێمە نۆرمێکی تازە ژیانێکی تازە بێرینە ئاراوە کە چییە ئیتر خەڵکەکان زیاتر لە ژێر کۆنترۆڵی ئێمە بن تەڵەن بەو مستەلەحە نایڵێن ئەو کتێبی بڵاو کردێتەوە چەندەها مقابلات شیە من لەو ڤیدیۆیە زۆر باسی ئەمەم کرد بەوە ناڵێن بەم باشەری بەم قسانە بەڵام زۆر یەکێک لەوانەیش کە زۆر ئیش بەوەکە یۆڤاڵ نۆ هەراریە چکەمە ئەو مستەشاری WEF-ە World Economic Foundation کە لە سویسرایە لە ساڵی 1970 دروست بووە هەفتاوێکە هەفتایە کلاوس شۆپ خۆی CEO بۆ هەتا ئەم کاتانیشە ئەوان زۆر ئەوە بڵاوەکەنەوە کە ئەکرێ زیرەکی دەستکرد وای لێ بێ ئەوەنە زیرەک بێتەوە خۆی بڕیارەکە بدات و ها فیلمی سایفایانیش زۆر لەسەرەوە دەرکردە مرۆڤایەتی کۆنترۆڵ کات و ئێمە ببینە ژێر دەستەی مرۆڤ وە ئەمە خۆی دایمە ئەوان شتێک بڵاوەکەنەوە لە بەرەوەی ئەڵێ perception is a conception تۆ ئەمەت کرد خەڵک وردە تەسەورێکە یەتە ئاراوە بەڵام ئامانجەکەی ئەوان زۆر قوڵۆ بگتیایە ئەوەیە بە کورتی وەسیلە و ئامرازێک بێت بە دەستی ئەوانەوە بەڵام کوێخا بێ بەدەستی ئێمەوە ئەو وەختە ئیتر ئێمە بە شێوەیەک پێشی نازانین پرۆگرام کراوین یعنی چی؟ یعنی ئێستا هەرکێ ئەگری لە مناڵێکوت ئەوەنە خەریکی تیکتۆکە ئەوەنە خەریکی ئینستاگرامە ڕستکرۆڵەکە لەسەر ڤیدیۆیە 3 سانیە و 4 سانیە ئەوە ئەوە نیە سەیری هیچ بکات دوای سەعاتێ 2 ساعت چیەکە هیلاک ماندوو بێتاقەت بوو ڕاستە ئەڵێ چییە ناخۆشە بەس دوای ئەوەیش ناتوانێت ئەگەڕێتەوە بۆیشی وەکو تریاکی لاتە ئەمە چییە پرۆگرام بووە لەبەرەوە چارەسەری ئەوە بگەڕێنەوە بۆ ناخی خۆمان ئەو پرۆگرامانە ئەتوانین هەڵوەشێنینەوە زۆر باشە دەستە خۆش بە دکتۆر بێکمان ئەم بابەتانی کە بەڕێزت باسی لێوە کرد دڵنیام لەو زنجیرەوە ڕوکشۆپێکە لە دەستگای جەمال عیفان بەڕێوەچێ زیاتر و قوڵتر باسی ئەم بابەتانە کە دەست و چاوە خۆش بێ زۆر بەباشی ڕاستی قسەکانی هێندە شیرین بۆ من و ئانی حەزمانە کرد دەستە خۆش بێ دکتۆریان زۆر زۆر سپاس بۆ تۆ قسە شیرینەکەت و گەڕانەوەگانت ئەخە کاریگەری خۆی هەیە لە گاندنی پەیامە وەکوتۆڵی دەسا و دەست نیێمە دایرێک لە خۆتمان وەرگرت دووبارە سپاس بۆ ئەم دەستە خۆش بێ دووبارە دکتۆریان زۆر بەخێر بێت